ئێکەتی نیشتیمانیا کوردستانê qonaxa yekema civînan di gel aliyan de bidawî kir. Ev hezbe bi asayîkirina rewşê bê pêşniyarên xwe xistiye haletê çavariyê. Yêketî bi zava xwe bê takerek dizanîtin bo vegerandina rewşa siyasî ya herêmê. چاوەڕوانی وەڵامی ئەوانین بۆی کە بتوانین هەنگاوی جددیتر هەنگاوی باشتر بنین بۆ خزمەتی گەلەکەمان و خزمەتی وڵاتەکەمان. باشترین ڕێگا چارە بۆ کێشەکانی هەرێمی کوردستان ڕێگا چارەی دانیشتن و گفتوگۆ و دیالۆگمان بەکاری هێناوە کە بە باشترین ڕێگا چارەشی دەزانین و ئێستاش هەمان هەڵوێستمان هەیە ومێدەوارین هاوکارمان بن و هاوکاری یەکتری بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. Niha hemû bizav bo asayîkirina peywendên navbera Parta Demokrata Kurdistanê û tevgera Gûran e. Lê ev du aliyek kêmtir bê dîv arîşê diçin. Çunku zebarî navbijwanîkirinê Partî û Gûran bersiva fermiya pêşniyarên yêketî nedaye. حال حاضر دراسەی پێشنیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین. وەختەکە دیار نیە بەڵام ئێمە لە تەوری دراسەکردنی وەکو پێشنهێنی لەسەر بنچینەی ئەوەی کە چی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت و لەگەڵ پەیام و بەرنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕان و بەڵێنەکانمان بۆ خەڵکی کوردستان یەک بگرێتەوە ئەوەکەین. لەسەر پێشنیارانە پارتی چاڤەرەیە بەرسڤا گۆڕان دکە. هەیە ku helwîstê wan bizane û li gorî wê helwîstî bersiva gûran bide. لەسەر پێشنیارانە پارتی چاڤەرەیە بەرسڤا گۆڕان dike. هەیە ku helwîstê wê bizane li gorî wêyekê bersiva gûran bide û seredêrê li gel pêşniyara biket. Lê rewşa navxweya gûran bo bersivdanê cuda ye çunku êkem care tevgera gûran bibê Newşîrwan Mistefa rêxerê giştiyê tevgera gûran pirseka wiha êk alî biket.